لە شاری سلێمانی بە گەرم و گوڕیەوە پێشوازی لە یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت کراو ژمارەیەکی بەرچاو لە خەڵکی شارەکە بەشداریان لە ڕێوڕسمەکەدا کرد. وەک نەریتێکی ساڵانەی ئەم یادە پیرۆزە چێشتخانەی کاک ئەحمەدی شێخ خوانێکی گەورەی بەخشینی ساز کرد و خواردنی بۆ زیاتر لە 8,000 کەس ئامادە کرد. ئێمڕۆ خواردنی زیاتر لە 8,000 تا 10,000 کەس دروست کراوە، گۆشتی حیوانمان لێناوە لەگەڵ برنج و فاسۆلیا. لە ئێستەوە تەوزیعاتمان دەست پێ کردووە هەتاکو خواردن هەبێ ئینشاءڵڵا، لەوانەیە هەتاکو دەوری بەعی عەسر ئینشاءڵڵا بەردەوام بێت. لە ڕۆژانی ئاسایی بۆ چەند کەس خواردن ئامادە کرێ؟ 1500 کەس 1300 کەس ئاوایی. طبعا هەمووی خێرخوازێکە یاخۆت خۆیان هەمووی لەسەر ئەرکی خێرخوازە، هەمووی لەسەر ئەرکی خێرخوازە. خواردنەکانی ئەمڕۆ جیاوازترن یا هەروەکو ڕۆژانە؟ ئەمڕۆ جیاوازترە، ئەمڕۆ شتێکی جیاوازترە و زۆرترە و شتێکی زۆر گەورەتر. لە سەعات 12:30 لە یەکی شەو خۆ مستافەکەم بەردەوام خەریکی لێنان بە ئێستێشەوە کە لە بەرچاوی خۆتانە هێشتا لێنان تەواو نەبوو. مامۆستایانی ئاینی جەختیان لەسەر گرنگی پەیامی مەولود کردەوە و ڕایان گەیاند دەبێت ئەم یادە بکرێتە دەرفەتێک بۆ ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی و چاکسازی. خۆشەویستی بەدەم نابێ بەکردەوە بێ ئەبێ ئێمە ئەگەر خوا فەرمێ قل ئین كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. ئیتیباعی پێغەمبەرکەن لە هەڵس و کەوتمانە، لە کردارمان، لە گفتارمان، لە معاملەمانە، لەم شتانەدا ئەبێ پەیڕەوی پێغەمبەرکەین. ئەنجا خۆشەویستی بە تایەکلایەنە نابێ ئێمە ئیدعایەوەکەین بڵێ پێغەمبەرمان خۆش بێ ئەویش ئێمەی خۆش بێ. کاتی ئێمەی خۆش بێ کە پەیڕەوی بەرنامەکەی بکەین. ئەگەر پەیڕەوی بەرنامەکەی نەکە دڵنیا بە ئێمەی خۆش ناوێ و بەری ئیشە لێمان. لەبەرەوە ئینشاءڵڵا ئێمە دەبێ ئەو کاتە ڕاستەکەین هەم لەگەڵ خوا هەم لەگەڵ پێغەمبەر سەڵسەڵەم کە پەیڕەوی پرۆگرامە جوانەکەی بکەین لە ناو ماڵمانە، لە ناو مناڵمانە، لە ناو وڵاتمانە، لە دوکانەکەمان، لە ئۆتۆمبیلەکەمانە، لە هەموو شوێنێکە پەیڕەوی فەرمودەکەی پێغەمبەرکەین بۆ ئینشاءڵڵا بەختەوەری دنیا بکەین. هاوڵاتیان دەڵێن پێویستە ئەم یادە بکەینە دەرفەت بۆ بڵاوکردنەوەی ئاشتی و تەبایی و یەکریزی زیاتر لە نێو کۆمەڵگەدا. واللهی جا ئینسان ئەگەر خۆی بە موسڵمان بزانێ حەق وایە لەگەڵ یەکتریا زۆر باش بی، زۆر دڵپاکبی لەگەڵ یەکتریا، لەگەڵ یەکتریا ڕاستگۆبی لە دنیاە هەر چاکە باشە، خراپە هیچی لێ پێیان نابێت. ئینسان لەگەڵێکە هەتا چاک بێکەمە. ئێمە خۆمەمە موسڵمانە زانین، موسڵمانیشین لەخوا بەزیا بێ. ئەبێ باش بین لەگەڵ یەکتریا، خراپەی لەگەڵ یەکتریا نەکەین، لەگەڵ یەکتریا باش بین. من ئەمە پێویستە لە خالقی گەردوون ئەم ملەتە بە ئیسراحەت و بەخۆشی بژین. حکوومەت لە فکری ئەم ملەتا بێ، لە فکری ئەم خەڵکا بێ. زۆر فەقیرمان هەیە، ئەوەڵین لە فەقیریە من هاتوومە سەیێرە، لە داماوی هاتوومە سەیێرە. ئەم مەولود پەیغەمبەرە بیکە ئەم ملەتە ئەم ڕۆژە خۆشیە لە ملەتە نەسێنی. ئەڵای عالەمیان خوا کۆمەک بە ملەتکەی. من ئەمە پێویستە هیچ شتێکم نابێت. یادی مەولود لە سلێمانی دەرفەتێکە بۆ نوێکردنەوەی پەیامی دادپەروەری پێکەوەژیان بەدەنگەوە هاتنی بەربڵاوی خەڵک نیشانیاندا کە بەها ڕۆحی مرۆییەکانی پێغەمبەری ئیسلام تا ئێستاش سەرچاوەی ئیلهام و داواکاری کۆمەڵگەن بۆ هێنانەدی دادپەروەری کۆمەڵایەتی. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.